بەکار ئەو کەسێکە وازی لە تاوان هێناوە دەستی لە تاوان هەڵگرتووە و پەشیمانە لە هەر تاوانێک کە کردبێتی و عەزم و بڕیاری داوە کە جارێشتر نەگەڕێتەوە سەر تاوان ئەوە تەوابینە یعنی کەسێکە داوا دەکات خوای پەروەردگار لەوانەی بجێڕێ کە تەوبەکارن واتە ئەی پەروەردگار لەوانەمان بجێڕە کە تەواو دەست هەڵدەگرن لە تاوان و وازی لێ دێنن و پەشیمان دەبن و لە هەر تاوان و خراپەی کردویانە و بەڵێنیش بە تۆ دەدەن جارێشتر نەگەڕێنەوە سەر تاوان و خراپە وجعلني من المتطهرين ولەوانەشمان بجێڕە پەروەردگار خۆمان بە پاک ڕادەگرین هەم پاکی دڵ لە شرک و کوفر و هەم پاکی لاشەش لە نەجاسەت جاگەر سیر بکەین لەم حەدیثدا هەردوو لەفظەکەی پێکەوە هێناوە اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين ئەی خوای پەروەردگار لەوانەمان بجێڕە کە تەوبەکارن و لەوانەشمان بجێڕە خۆیان بە پاک ڕادەگرن زانان دەفەرمون بۆ لە بابی وضوء ئەم ذکری هێناوە دەفەرمون چونکە تەوبەکردن پاکردنەوەی دڵە وطهارت دەستنوێژ پاکردنەوەی لاشەیە إن الله يحب التوابين ويحب المتطهرين پەروەردگارش ئەوی لە من و تۆ دەبێت سەرەتا تۆبەی بکەین ناخمانی پێ پاکەینەوە پاشان دەستنوێژێک هەڵگرین لاشەمانی پێ پاکەینەوە چونکە تۆبەکردن وەکو باسمان کرد پاکردنەوەی دڵە لە تاوان لە خراپە لە معسیەت سەرپێچی پەروەردگار لە مخالفەی سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام پاشان وجعلني من المطهرين ئەی پەروەردگار لەوانەشمان بجێڕە کە دوای ئەوەی دڵیان پاک کردەوە و لاشەشیان بۆ پاک ڕابگرن